ئەمانە نەدیمەنی شەڕی ناوخۆن و نەپێکدادان لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکاندا. ئەمانە دیمەنی فیستیڤالێکە بە ناوی چەکوشی تەقینەوە. کە ساڵانە لە وڵاتی مەکسیک بەڕێوە دەچێت. ئەم شارۆچکە بچووکە ناوی سان خوان دی لافیفایە و دەکەوێتە شاری خوانە خواتو لە ناوەندی مەکسیک. ئەم شارە لە تەواوی شارەکانی تری مەکسیک جیاوازە و ئەویش بە خوگرتن بەکارێکەوە کە ساڵانە یەکجار ئەنجامی دەدەن. ئەویش کارێکی تابڵی ترسناک و جیاوازە. لە ناوەکەیەوە دەتوانین تێبگەین کە فیستیڤالەکە چۆن ئەنجام دەدرێت. ئەم جەماوەرە زۆرە لە شارۆچکەیەکەوە بەرەو گۆڕەپانێکی گەورە دەڕۆن بۆ ئەنجام گەیاندنی فیستیڤالەکەیان. ئەم فیستیڤالە لە مانگی دوی هەموو ساڵێک بەڕێوە دەچێت. گەنجانی شارۆچکەکە کیسی تەقەمەنی لەگەڵ خۆیان دەبن کە تێکەڵەیەکە لە کۆلەراتی پۆتاسیۆم و سۆدیۆم. ئەم کیسە پڕتەقەمەنیە لەسەر چەکوشێکی کلک درێژ جێگیر دەکرێت. هەموو پێکەوە بەرەو گۆڕەپانەکە بەڕێدەکەون لەوێوە بە هەموو هێزی خۆیانەوە دەیکێشن بە زەویدا و دەیتەقێننەوە. سەرڕای گرنگی فیستیڤالەکە بەڵام بۆ دانیشتوانی ناوچەکە تەرسیدارە. هەر بۆیە دەسەڵاتدارانی مەکسیک ڕێوشوێنی ئەمنی پێشوەختە دەگرنە بەر. وەک دیاریکردنی گۆڕەپانێکی دوور لە ناوچەکە و ئامادەکردنی چەند ئۆتۆمبیلێکی فریاگوزاری لەو شوێنە لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازراودا. بەشی ئاماری فریاگوزاری تەندروستی ئەو وڵاتە لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە کە هەموو ساڵێک بەدەیان کەس بەهۆی ئەم فیستیڤالەوە بریندار دەبن.